لە ماوەی دە ڕۆژی ڕابردوودا 2 کەس لە سلێمانی کوژراون. تۆمەتبارانی هەردوو دۆسیەکەش پەیوەندیان بە هێزەکانی کۆماندۆ هەیە. هەفتەی ڕابردوو مێرمنداڵێک و شەوی 20 مانگیش کاسبکارێک کە چاچی بوو هەردووکیان لە گەڕەکی ڕاپەڕینی سلێمانی کوژران. چەند بارە بوونەوەی ئەم ڕووداوانەش و تێوەگلانی هێزەمنیەکان وای کردووە ترس و دڵەڕاوچیە لە نێو خەڵکدا دروست بێت. ئەندامێکی پێشووی پەرلەمانی کوردستان هۆکاری ئەم ڕووداوانە بۆ هەڵگرتنی بەردەوامی چەک لەلایەن ئەندامانی هێزەمنیەکان لە دەرەوەی ئەرک و یەکنەگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە دەگەڕێنێتەوە. بەداخۆم یاسایانە هیچی جێبەجێ ناکرێ و لەلایەکی تری شەوانەیە نەبوونی لێپرسینەوە نەبوونی سزادان بۆ ئەو کەسانی کە چەک بەکارهێنن کاتێکە بە سڵحی عەشایری ئەم بابەتانە چارەسەرەکرێ یاخود حیزب داڵدەیانەدا و بەڵێنیان پێدا کە ئەوانە پارێزراون بۆیە وای لێدێ لە ماوەی 10 ڕۆژە لە شارێکی وەکو سلێمانی بۆ نمونە دوو گەنج کوژرێەوە ئەم ڕووداوانە بەری پێناگیرە تاقە چارەسەر لە ڕاستیە بۆ بەرگەرکردن لەم ڕووداوای ئەوەیە کە یاسای چەک وەکو خۆی جێبەجێ بکرێ چەکی مۆڵە درا و چەکی بێمۆڵەتیش کە یاساکە هەر هەمووی چارەسەر کردووە ڕێو شوێنە قانونیەکانی بۆ بگیرێتە بەر و جارێکی تریش سزای لە سێدارەدان لە هەرێمی کوردستانە بخرێتەوە گەڕ بۆ ئەوەی کە هەم تاوانبار سزای یاسایی خۆی بگرێەوە هەم ڕەدع و سڵەمینەوەیەک بێ بۆ خەڵکی تریش کە تاوان نەکات چونکە کە بزانێ ڕوبەڕووی ئەمە ترسی و چارە نووسابێتەوە. کە سوکاری ئاری چاچی ئامادە نەبوون لەسەر کوژرانی کوڕەکان قسە بۆ میدیاکان بکەن. ئەندامێکی پێشووی لیژنەی مافی مرۆڤیش لە پەرلەمانی کوردستان دەڵێت هۆکارێکی دیکەی دووبارە بوونەوەی ئەم ڕووداوانە جێبەجێ نەکردنی سزای لە سێدارەدانە. بێگومان بەپێی سزای عقوباتی عێراقی سزای لە سێدارەدان مادە 406 واتە کوشتنی بە ئەنقەست مەشمولە بە وەرگرتنی سزای لە سێدارەدان. ئەم سزای لە عێراقدا بەرکارە کاری پێدەکرێت لە هەرێمی کوردستانیشە یاساکە بوونی هەیە بەڵام بە فەرمانێکی هەرێمی ئەو یاسایە ڕاگیراوە. ئێمە لە نزیکەوە لە خولی پێنجەمی پەرلەمان لە لیژنەی مافی مرۆڤ بەردەوام سەردانی سزادراوانمانە کرد بە تایبەت ئەوانەی کە حکمی لە سێدارەدانیان هەموو دیگەران و بێتاقەت لەوەی کە ئێمە چۆنەڵی وەزعمان ناڕوونە ئەوەیە یاساکە لە سەرمان جێبەجێ بکرێن ئەوەیە حکومەکەمان لەسەر کەم بکرێتەوەنە هیچ ئەمەلێک بۆ ژیانمان هەیە بۆیە نەک تەنها خەڵکی هەرێمی کوردستان بە نمونە ترس و دڵەڕاوکیەکیانە بێ لە سەر زۆربوونی تاوان تەنانەت ئەوانەی کە بکەری تاوانەکەشن نیگەران و بێتاقەتن لەوەی کە سزاکە لە بینی جێبەجێکردن و جێبەجێ نەکردندایە. بێگومان جێبەجێ نەکردنی ئەم یاسایە هۆکارە بۆی کە خەڵکی بێباک بێ لە کوشتن بێباک بێ لە قەتڵکردن بێباک بێ لەوەی کە کوشتنی بانقەس بە بەردەوامی لە هەڵکشاندا بێ. تا ئێستا وەزارەتی ناوخۆ نەیتوانیوە لە دەرەوەی دەوام چەک لە دەستی هێزەکانی وەربگرێتەوە و سزای ئەوانە بدات لەم ڕووداوانەدا بەکاری دەهێنن. ئەم جۆرە ڕووداوانەش بوونەتە مەترسیەکی گەورە لەسەر ژیانی هاوڵاتیان. زۆر جاریش کاسبکاران و مێرمنداڵان دەبنە قوربانی ڕووداوەکان. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.